Era Radio Dengi Gela. لهەرکوێکن سڵاوتان لەبێ ئەمڕۆ دووشەممە 29 حوزەیرانی 29 تەموزی 2024 لەگەڵ هاوکارانم بە یارمەتی هاوکارانم لەگەڵمان بن بۆ گەشتی هەواڵەکان. بۆ گەریلاکانی یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە جەنگاوەر میکایل و ئەندۆک تۆڵە هەڵدان و هەروەها ڕامان ڕێناز کە لە هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەرپێنجوێن شەهید بووبوون لە گەڕەکی ئێڤری لە پاریسی پایتەختی فەڕەنسا مەراسمێکی یادکردنەوە ڕێکخرا. یادەکە لە ناوەندی چاندی کوردی ئێڤری ئەنجام درا و بە خولەکێک ڕێزگرتن لە شەهیدان دەستی پێکرد. فیلمê şehit hero şehit etti. Ben çarpı filmê de işte ve dere şehit bilanı. Eğer ve dere jiyanaki bir rumet jiyan dekin ne bir sayavan şehit kelen ne kalan şehit anı. Şehit angolçi daha da bistan ve dere ve heremette tekuşini. Tınava jiyan kapitalistan modern takrejda Radker, ve jiyaneki ha perumet, jiyaneki ha kreç. Ser gelime şaraki per tejwar kelme şandım. Ser ve biryame teciteki per grand tekrin. Ez dibe velatıyla jiyaneki ha kabul naftam. أو بقالة وان هذولي مع بدن كرن وهذولي وان شهيد كتر وفش هذولي مع بدن كرن أم وقت جوان بريبر أبو أم برا صوزا بدن كرنوي عليه جدًا وكون بزانن شهيد أندوك تولدان لو هيك يعني أم حميد كرد يعني حميد الزارك وحميان جي وان جي براي وان جي لاوي يعني حميد جي دام أبو كردستان دا جيان دكه دولة أبتي مرد بيجا هون تروریستن. دما اموالات قادرن لو کردستان دا اموال جبوی دولت تنفذ تروریست. دما بزاف سوزن ما انصار سری ما کردستان زداد به امبری قادم قاری بازار مثلا پاکستان بو انقره اوجی مثلا دما ام کرد چون وی دمجی سر ما باستي كواك بيولوجي يعني مرض بيجن هم بيولوجينا. دانیشتوانی شارەکانی گەڕەکی لەگی و ڕەمیلانی کانتۆنی جەزیرە 51 شەڕوانی یەپەگە و یەپەژە و قەسەدە و ئەندامانی هێزەکانی ئاسایش و هێزەکانی ئەرکی خۆپاراستن و هێزەکانی پاراستنی جوواکی هەپەجە و کەریلاکانی ئازادی کە لە مانگەکانی حوزەیران و تەمووز شەهید بوونیان یاد کردەوە. جێیاماژەیە مەراسیمەکە لەلایەن مەجلیسی بنەماڵەی شەهیدانی شاری گەرەکی لەگی لە ناوەندی چاند و هونەری ئارامتیگران لە ڕەمیلان ئەنجامدرا. لە مەراسیمەکەدا ناسنامەی شەهیدان خوێنرایەوە و ڕادەستی بنەماڵەکانیان کرا. میدیاکانی ڕۆژاوای کوردستان بڵاویان کردەوە شەوی ڕابردوو لە دەوروبەری کانتۆنی عەفرین بەهۆی پێکدادانی چەکداری نێوان دوو گروپی چەتەکانی سەر بە دەوڵەتی تورک دوو منداڵ بریندار بوون. باسییان لەوە کردووە ئەو چەتانە ویستویانە دەست بەسەر خانووی هاووڵاتیەکدا بگرن، بەڵام ناکۆکی کەوتەتە نێوانیان و بەهۆیەوە لە نێوانیاندا پێکدادان ڕووی داوە. جێ ئاماژەیە تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لە عەفرین و ئەو ناوچانەی دیکە کە داگیریان کردووە دژی مرۆڤ و سروشت بەردەوامە، لەوانە کوشتن و تاڵانکردن و ڕفاندنی هاوڵاتیان و ئەشکەنجەدانیان لەوێ هەر هەیە. لە ئەنجومەنی سەربازی کۆبانی خستنە خوارەوەی دوو درۆنی بۆمبڕێژکراوی دەوڵەتی داگیرکەری تورکیان لە گوندەکانی کۆبانی ڕاگەیان. بە گوێرەی زانیاریەکان ئەو دوو درۆنە بۆمبڕێژکراوەی دەوڵەتی داگیرکەری تورک لە ئاسمانی گوندی شێخلەری سەر بە کۆبانی سوڕاونەتەوە و خستویانەتە خوارەوە.
ئەمڕۆ بۆ جاری دووەم پرۆسەی دادگایکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد بەڕێوە دەچێت. ئەمڕۆ 279 ڕۆژ بەسەر ڕفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەددا تێدەپەڕێت کە دوای 211 ڕۆژ ڕێگەیە بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن، بەڵام بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 30 حوزەیران ویستی دادگایی بکات و سزایی بەسەردا بسەپێنێ. بەهۆی ئامادە نەبوونی دادوەر دانیشتنەکە بۆ ئەمڕۆ دواخرا. سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ڕۆژنیوز دوای ئەوەی بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوای کوردستان لە کاتی گەڕانەوەیدا بۆ باشووری کوردستان لە 25 تشرینی یەکەم لە دەروازەی فیخشابوور لەلایەن ئاسایشی پەدەکەوە ڕفێنرا و دوای 211 ڕۆژ چارەنووسی ئاشکرا بوو لە دیدارەکانی سلێمان ئەحمەد لە ڕێگەی پارێزەرانیەوە تاکە داواکاری ئەوە بووە کە فشارەکان بەردەوامی پێبدەن تا ئازادکردنی. کۆنفرانسی دەیەمین ساڵیادی جنۆسایدی سەر بە ئیزەدیەکان بە دروشمی دادپەروەری و ئازادی بۆ پێکاتی ئیزەدی بە ڕاگەیاندنی ئەنجامنامەیە کۆتایی هات. داوایان کرد تاوانبارانی جنۆساید دادگایی بکرێن و کۆمەڵکوژی سەر بە ئیزەدیەکان بە فەرمی بە جنۆساید بناسرێت. هەروەها دان بە ئیرادەی سیاسی و کۆمەڵایەتی و پاراستنی شنگال بە فەرمی بنرێت. ئەنجامەکان لەلایەن ئەندامی کۆمیتەی ڕێخستنی کۆنفرانس خوێندرایەوە و جەختیان کردەوە دادگای مافی مرۆڤی ئەوروپا و دادگای لاها پێویستە داعش و هاوبەشەکانی خیانەتکارانی ماڵی بارزانانی دادگایی بکەن بۆ ئەوەی ماف و یاسا و دادپەروەری جێبەجێ بکرێت. پێویستە حکوومەتی عێراق و وڵاتانی نێودەوڵەتی ڕێککەوتنی 9 ئۆکتۆبر هەڵبوەشێننەوە و ڕێگری لە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر شنگال بکەن. ئەو کەسەی ئیزەدیەکانی لە فەرمانەکان پاراست خوڵقێنەری بیرۆکەی دیموکراسی نەتەوەیی ڕێبەر ئاپۆیە بە پشتبەستن بە بیرۆکە و فەلسەفەی ڕێبەراپۆ کۆمەڵگەی ئیزەدی بەرگری لە خۆی کرد و سیستەمی خۆبەڕێوەبەری بنیاتنا. ئێمە گەلی ئیزەدی ئازادی ڕێبەراپۆ ئازادی خۆمان دەبینین، دەبێ ئازاد بێ. پێویستە هەم خاکی عێراق و هەم حکوومەتی عێراق بزانن کە تاکە چارەسەری کێشەکان دیموکراسیە. ببورن پێویستە هەم خەڵکی عێراق و هەم حکوومەتی عێراق پێویستە هەموو جڤاکی زەدی ئەو ڕاستیە دەرک پێ بکەن کە لە دوای فەرمانەوە هەموو ماف و دەستکەوت و ئازادی زەدیەکان بە سایەی سیستەمی دیموکراتیک لەسەر خاکی شنگال بەدەست هاتوون. بانگەوازی لە هەموو دۆستانی زەدی و ئازادی خوازان دەکەین کە تێکۆشان فراوانتر بکەن لە پێناو پەسەندکردنی سیستەمی خۆبەڕێوەبەری شنگال و پاراستنی جڤاکی ئیزەدی. سەرجەم شەهیدانی فەرمانی 74مینی ئیزەدیەکان بەبیر دەهێنینەوە و بەڵێن دەدەین تێکۆشان فراوانتر بکەین. لەتیف فاتح فەرەج نووسەر و ڕووناکبیر سەبارەت بە لەشکرکێشی و داگیرکاریەکانی دوژمنانی کورد و بە تایبەتی دەوڵەتی فاشیستی تورک دەڵێ لە چاوی تورکدا هەموو کورد دوژمنی تورکە کە لە ئێستا هەڕەشەکان لەسەر باشووری کوردستانە ئەوا سوپەی هەموو کوردێک دەگرێتەوە. هەموو کوردێک بەبێ دیاوازی ئەوە لێک باتەوە کە ئەوەی ئێستا لە کوردێکە بە حساب کوردێکی نەیارە بە دەوڵەتی تورکیا نەیارە بە دەوڵەتێک بەو دەوڵەتانی کە کوردیان بەسەردا بەشکراوە سبەی نییە نۆرەی ئەویش دێکە یارە. یعنی لە نەزەری تورکا کوردەمی دوژمنە، کوردی دۆست نییە، بێمعنایی خەڵکی گواتێ بگا کوردی دۆستەیە. ئێستا ئەردۆغان باوڕی من ئێستا ئەردۆغان هەر ئەوە نییە کە ئێستا پەرلەمانی باشووری کوردستانی داوە و وێرانی کاوانە چاوی لەسەرەوە شەکە لە ڕۆژاوایشە ئەو بزاوتە لە بین بەرێ. تاوان تا ئێستا چەند جارێک داوای بەشارەسەت کردووە کە ئەردۆغان ئەوێمە لە بین بەرێ. ئەوێ هەموو ئەوەی لە ڕۆژاوا هەیە ئەوەی لێرە هەیە، بەڵام خۆشبەختانە جگەلەوەی کە گەلی کوردستان لە هەر چوار پارچە دژی ئەو دژی لەشکێشی هەموو دوژمنەکانە تا ئێستش جەنگاوەرەکانی ڕووناچی گەریلا شەڕبانان شەڕی دەسەویەخاکەن.
ژووری ڕەوەندی کوردی بزوتنەوەی گۆڕان هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و هاوکاری ناوخۆی شەرمەزار کرد و ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرێت و ڕای دەگەێنێت چۆن داگیرکاری و سنوور بەزاندنەکانی تورکیا قبول دەکات، چۆن شوێنی خۆی چۆڵ دەکات بۆ سوپای تورک، چۆن سەنگەری تورکیا دەپارێزێت. هەروەها ژووری ڕەوەندی کوردی بزوتنەوەی گۆڕان ئاماژەی بەوش کردووە لاوازی هەڵویستی حکوومەتی هەرێم مایەی ڕخنەیە چۆن داگیرکاری و سنوور بەزاندنەکانی تورکیا قبول دەکات بە درێژایی 40 کیلومتر بۆ ناوخاکی هەرێم. هەروەها ڕایان گەیاندووە داوا لە هەموو هێزە سیاسیەکان دەکەین پێکەوە هەڵویستی جددیمان هەبێت با لەمە بەدووە ڕێگە نەدەین فەزای خیانەتکاری و داردەستی بۆ دوژمنانمان فراوان و دەستکراوە بێت. ئەوەشیان ئاشکرا کردووە یەکێک لە ئەگەرە مەترسیدارەکان هێرشی تورکیا دەبێتە مایەی سەر لە نوێ بژانەوەی داعش و زین و بوونەوەی گەڕای تێرۆر و مەترسی زیاتر لەسەر ئاسایش و ئارامی هاونیشتمانیان. جەختیش لەوە دەکەنەوە هەر هێز و لایەنێکی عێراقی یا کوردی لە باشوور ئاسانکاری و هاوکاری ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورکیا بکات دەچێتە چوارچێوەی خیانەت و مێژوو لە بیری ناکات. پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی بڵاوی کردەوە بە هۆکارێکی نادیار ئاگرێکی فراوان لە سنووری ماوەت کەوتوێتەوە و لە ئەنجامیشدا 700 دۆنم لە پوش و پاوان و داری سروشتی و ڕز و باقی هاوڵاتیان سوتاون. باس لەوەش کراوە بە هاوکاری دانیشتوانی ناوچەکە و تیمەکانی ئاگرکوژێنەوە توانراوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. ئەوە لە کاتێکدایە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەوڵەتی تورک بردومانی سنووری گوندی گەڵاڵەی کرد و بەهۆیەوە ئەو ئاگرە فراوانە کەوتوێتەوە. ڕێکخستنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دژی گرتن و دەست بەسەرکردنەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی بە پاساوی هەڵپەڕکەیە لەسەر گۆرانی کوردی بە ئەنجامدانی هەڵپەڕکەی ناڕزایەتی دەربڕی پاش گرێدانی هەڵپەڕکێ لەسەر گۆرانی کوردی هاوسەرۆکی دەمپارتی ڕەها بە کرکارا وتی ئەو کەسانەی لە شەقامەکان و ئاهەنگەکان و پەرلەمان و میدیای دیجیتال و هەموو گۆڕەپانێکی جڤاک چەپڵە بۆ فاشیزمی ڕێکخراو لێ دەدەن جڤاک بەرەو مەترسیەکی مەزن دەبن. هەروەها هاوسەرۆکی دەمپارتی خۆشداریدایە بەرپرسانی حکوومەت دەست لە تاوانی نژادپەرستی و کینەی ئاشکرا دژی کوردان هەڵبگرن. دووپاتی کردەوە سەر نەوی ناکەین و خاوەندارەتی بەهێز لە بەهاکان و دیموکراسی و ئازادی دەکەین. لە هەر یەکە لە ناوچەکانی پیرسۆس و خەلفەتی و جۆرنە ڕەش و سەریکانی و ویرانشار و هەواگ و بیرەجۆک ئەندامانی دەمپارتی و هاوڵاتیان لە بەردەم بیناکانی دەمپارتی هەڵپەڕکەیان ئەنجامدا. شاندێکی ژنانی باکووری کوردستان کە پێک دێت لە چەند پەرلەمانتارێکی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەمپارتی و تەفگەری ژنانی ئازاد تەژەعا سەردانی ڕێکخراوەی ژنانی ئازادی کوردستانیان کرد لە شاری سلێمانی و کۆبوونەوە. شاندەکە پێکهاتبوو لە هەریەکە لە نەورۆز ئوسال پەرلەمانتاری دەمپارتی لە شەرناخ گۆڵجان کاچماز پەرلەمانتاری دەمپارتی لەوان و ئایشە ئاجار پارلەمانتاری پێشووی هەدەپە کە لە هەمان کاتدا ئەندامی تەفگەری ژنانی ئازادن. هەروەها ئەندامانی نوێنەرایەتی هەدەپە لە باشووری کوردستانن. لە پاش کۆبوونەوەکە ڕووناک مەجید ڕایگەیان زۆر گرنگە پاراستنی پەیوەندیەکان بە تایبەتی یەکێتی ژنانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان، چونکە ژنان بە کوشتن و پارچەکردن و توندوتیژی و جنوساید دەکرێنە ئاماج. هەروەها شاندی ژنانی دەمپارتی و تەژا جەختیان لە گرنگی خەباتی یەکێتی نەوتەوەی کورد و یەکگرتووی ژنان کردەوە و باسییان لە گرنگی ئازادی بەڕێزۆ جەلان کرد لە پێناو ئاشتی و سەقامگیری و کۆتایی هێنان بە شەڕ. پەخشان عەزیزی ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی و بەندکراوی سیاسی کورد کە نزیکەی ساڵێکە دەست بەسەرە و لە ئێستادا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە ڕێگری دیداری لەگەڵ پارێزەرانی لێکرا. پەخشان عەزیزی کە لە زیندانی ئێوین دەست بەسەرە و لەلایەن دادگای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە بەهۆی ئەندامبوونی لە پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک تۆمەتی بەغی دراوەتە پاڵ و سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا ئێستا ڕێگەنادرێت لەگەڵ پارێزەرەکانی کۆبێتەوە. پەخشان تا کۆکی کاری مافی مرۆڤ و ڕۆژی 4 ئابی 2023 لە شارۆچکەی حەرازی تاران لە ڕێکەوتی 11 کانونی دووەمی 2023 دەست بەسەر کرا و گواسترایەوە بۆ زیندانی ئێوین. هەر لە پەیوەندی لەگەڵ پەخشاندا لە زیندانی ئێوین زیندانیانی سیاسی لە شەوی 27 تەمموزەوە وەک هەڵویست پیشاندان لە دژی بڕیاری لە سێدارەدانی پەخشان عەزیزی ڕەتیان کردەوە بگەڕێنەوە بۆ ناو ڕاڕەوەکانی زیندانەکە. لە چالاکیەکەدا هەڵگیری خەڵاتی نۆبێلی ئاشتی
ساڵی 2023 نەرگێز محەممەدیش بەشدار بووە. زیندانیانی سیاسی ئەڤین کە لە تارانی پایتەختی ئێرانە تەرکردنی بڕیاری لە سێدارەدانی ڕۆژنامەوان پەخشان عەزیزیان شەرمەزار کرد کە لە هەمان زینداندا ڕاگیراوە. نەرگێز محەممەدی لە 24 مانگدا لەسەر تۆڕی میدیای دیجیتاڵی خۆی بانگەوازی بۆ پشتیوانیکردن لە پەخشان عەزیزی کرد و وتی داواکارین بە زووترین کات بڕیاری لە سێدارەدانی پەخشان عەزیزی بوەسترێت. داواکارین هەموو کەسێک هەڵویست دەرببڕێت. هەروەها ئەوەش زانراوە ڕێگری لە پارێزەرانی پەخشان عەزیزی دەکرێت بۆ ئەنجامدانی چاوپێکەوتن. ئاسۆ عەزیزی برای پەخشان عەزیزی لەسەر پێگەی دیجیتاڵی خۆی ڕایگەاند ماوەی 3 هەفتەیە ڕێگری دەکرێت لە مافی چاوپێکەوتنی پارێزەران و بنەماڵەکەمان بۆ دیدار لەگەڵ خوشکەکەماندا. دەستەی ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی پارە و هاوکاریکردنی تێرۆری سەر بە ڕژیمی سووریا لیستی نوێی ناوی کەس و لایەنەکانی تۆمەتبار بە هاوکاریکردنی تێرۆر و سپیکردنەوەی پارەی بڵاو کردوێتەوە و ئەردۆگان سەرۆک کۆماری تورکیا لە ڕیزبەندی یەکەمی لیستی هاوکاریکردنی تێرۆردایە. بە پێی لیستە نوێیەکەی ڕژیمی سووریا هەر کەس و لایەنێک هاوکاری چەکداری دژ بە ڕژیمی ئەسەد و حکوومەتەکەی کردبێت وەک تێرۆریست ناسێنراوە و ناوی چەندین کەسایەتی و سەرۆکی وڵاتانی تێدایە. لە ڕیزبەندی یەکەمی ئەم لیستەی ڕژیمی سووریا ناوی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و ئەحمەد داودۆغلۆ سەرۆک وەزیرانی پێشوو و سەرۆکی ئێستای پارتی ئایندەی تورکیا هاتووە. بڵاوکردنەوەی لیستی ئەم ناوانە لەلایەن ڕژیمی ئەسەد و حکوومەتەکەیەوە لە کاتێکدایە کە ڕۆژەوی هەردوو وڵات لەبارەی یاسایکردنەوەی پەیوەندیەکانیان و کۆبوونەوەی ئەسەد و ئەردۆگان پێشتریش ئەردۆگان بانکێشتی بەشار ئەسەدی کرد بۆ وڵاتەکەی. بەڵام ئەسەد پێداگرێت لەسەر ئەوەی کە پێش هەر کۆبوونەوەیەک لەگەڵ سەرانی تورکیا پێویستە سوپای داگیرکار لە خاکی سووریا بکشێتەوە. سەرۆک کۆماری تورکیا هەڕەشە لە ئیسرائیل دەکات و دەڵێت هاوشێوەی قەرەباغ و لیبیا دەچینە ناوخاکی ئیسرائیلیشەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و سەرۆکی گشتی ئاک پارتی لە میانی کۆبوونەوەیەک لەگەڵ ڕێخستنەکانی پارتەکەی لە پارێزگای ریزە لە باکووری تورکیا ئاماژەی بۆ کرد پێویستە بەهێز بین بۆ ئەوەی نەهێڵین ئەوەی بەرامبەر فەڵەستین دەکرێت بەردەوام بێت و ڕایگەیان هاوشێوەی چوونە نێو قەرەباغ و لیبیا دەتوانین ئەوەیە دژی ئیسرائیلیش ئەنجام بدەین و هیچ هۆکارێک نییە کە هێز نەنێرینە ناوخاکی ئیسرائیلەوە. گوتیشی تەنیا دەبێت ئێمە بەهێز بین بۆ ئەوەی ئەم هەنگاوانە بەهاوێژین وەک ئەوەی کە ئێمە ئەمڕۆ هەموو قسێک دژی ئیسرائیل دەکەین لەگەڵ ئەواندا هەموو بازرگانیەکانمان ڕاگرتووە و پەیوەندیەکانمان پچڕاندووە. دوایین هەواڵ ئیسرائیل و ئەمریکا و حیزبوڵای لوبنان بە هێرشی سەربەرزایەکانی جۆلان تۆمەتبار کردووە و نیگەرانی هەیە شەڕ لە نێوان ئیسرائیل و حیزبوڵا پەرە بستێنێت. ئەمەش وای کردووە نرخی نەوت بەرز بێتەوە. نەوتی برنت ئەمڕۆ دووشەممە لە یەکەم ڕۆژیکردنەوەی بازار لەم هەفتەیەدا 20 سنت بەرز بووە و بەرمیلێکی بە $1 سنت مامەڵی پێوەکرا. نرخی نەوتی سووکی تێگزازیش 9 سنت بەرز بوو بە $77 سنت مامەڵی پێوکرا. کابینە ئیسرائیلی دەستی بنیامین نتانیاهو ئاوەڵا کردووە کە کەی و چۆن وەڵامی هێرشەکەی سەر بەرزایەکانی گۆلان دەداتەوە و ئەو هێرشە بووەتە هۆکاری گیان لە دەستدانی 12 منداڵ و مێرمنداڵ. هەروە حیزبوڵای لوبنان بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکە نەگرتووەتە ئەستۆ. شرۆڤەکارێکی کۆمپانیای سیکیۆریتی لەو بارەیەوە ڕایگەیان مەترسی پەرەسەندنی شەڕ پاڵپشتی بۆ نرخەکانی نەوت دروست کردووە. بەڵام بەرزبوونەوەی نرخی نەوت سنووردار بووە بەهۆی کەمبوونەوەی خواستی ئەو بەرهەمە ئستراتیژیە. لەلایەکی ترەوە دابەزینی بەهای دلار و سوودی سەر قەواڵە داراییەکانی گەنجینی ئەمریکا هاوکات تەشەنەکردنی مەترسی جیۆسیاسیەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست پاڵپشتیان دروست کردووە و بوونە هۆکار بۆەوەی ئەمڕۆ دووشەممە نرخی زێر نزیک بێتەوە لە ئاستی هەستیاری $2400. شرۆڤەکارانی ئابووری پێیان وایە ئاستی بەرگری $2412 ئاستێکی بەهێزە کە بە ئەگەری زۆرەوە بە ئەستەم ئەمڕۆ نرخی زێر دەتوانێت بیشکێنێت.